سلااو ڕێز هاوڕیانی هێژا سلااو و ڕێز هاواڵن هێژا سلااو و ڕێز ئەم ئیرۆ لەسەر ڕەوشە سووریای داخفەن ئەم کاتتان باش هاوڕیانی بەڕێز زۆر بەپەرە و بەبێ بەرنامە ویستم باس لە ئاڵۆزیەکانی ئێستای نێوان تورکیا و پەنابەرانی سووریا لەلایەک و جیهادیەکانیش لەلایەکی دیکەدا بکەم. لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەین باس لە تێک هەڵچوون و کەشمەکێشەکانی نێوان ئۆپۆزیسیۆنی سووریایی نزیک لە ڕژێمی تورکیا، جیهادیەکان و پەنابەرانی سووریا بکەین. ئەحمەد داودۆغڵو لە ساڵی 2012دا سەردانێکی کت و پڕی ڕەجەب تەیب ئەردۆغان دەکاتن لە دیمەشق، ئەو کاتە کە بەهاری عەرەبی خەریکە شەپۆڵەکانی هەموو سووریای تەنیوەتەوە، پێی ئەڵێ جەنابی سەرۆک ئەگەر بێت و ئێوە پشتگیریمان بکەن لە داخیلکردن و بەشداری پێکردنی ئەلئیخوان الموسلیمین لەناو حکوومەتی سووریا و لەناو پەرلەمانی سووریادا ئێمە بە حەوتویەک ئەتوانین کێشەکان چارەسەر بکەین. بەڵام بەشار ئەسەد ئەو داوایەی ئەحمەد داودۆغڵو قبوڵ ناکە و دوای ئەوە ئیتر شەپۆڵێکی زۆر گەورە لە جیهادستان لە ئیسلامستان ڕووی لە سووریا کرد و ئیتر هەتاوەکو ئێستاش بەردەوامی هەیە. ڕەجەب تەیب ئەردۆغان بە ئاشکرا دەیگوت بە پەنابەرانی سووریا وەرن سووریا بەجێ بێڵن، وەرنە ناوچەکانی ئێمە لە ئەدەنە و لە ئەنتاڵیا ئاپارتمانتان بۆ ئامادە دەکەین، وەرن لەوێ بژین وەکو برایەکی مسلمان لەگەڵ ئێمە بژین. هاوڕیان دەنگم هەیە هەواڵن هێژە دەنگێ من تێ لە کەرەما خۆ هەواڵێک تشتێکی بنویسی هەگەر دەنگێ من تێ هەگەر کو هون دەنگێ من دەبیسن ئەوانەی دەنگم دەبیسن تکایە شتێکم بۆ بنووسن بە یەک وشە بزانم دەنگم باشە. ئەگەر دەنگم باش بێ تاوەکو بە شێوەیەکی ئاسایی درێژە بە قسەکانم بدەم. دەنگ زۆر باشە، بەڵێ زۆر سوپاس. ئیتر بە هەزاران جیهادی سووری، بە هەزاران عەرەبی سونی ڕوویان لە تورکیا کردو، ئێستا کە ژمارەیان خۆی لە 5 ملیۆن کەس ئەدا و لەو ماوەیەدا کاتێکە قەیرانەکانی ئابووری تورکیا گەشەیان سند، ئیتر یەک لەوانە دەوڵەت باخچەلی هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و گوتی کەبابچیەکان کێشەی زۆر گەورەن لە بەرامبەر ئابووری تورکیا، یعنی ئابووری وڵاتێک بە چەند کەبابچیەک تێک بچێت دەبێت چه ئابووریەک بێ. ئیتر ئەوە چەندین ساڵە 4-5 ساڵە بە تایبەتی بێزاریەکی زۆر گەورە لەلایەن کۆمەڵگەی تورکیا لە بەرامبەر پەنابەرانی سووریا هەیە. ئەو بێزاریە سەرەتا وەکو گوتم ئابووریە، بەڵام لەمە زیاتر مەسەلەیەکی کولتوریە، چونکە 5 ملیۆن کەسن، ژمارەیان زۆرە و سووریەکان بە هەموو پێکهاتەکانیانەوە پێکهاتەی زۆر کاسبن، بەڕاستی بچنە هەر شوێنێک هەموو دوکان و ڕێستۆرانتەکان و ئیتر شوێنەکان دەگرن و دەکڕن و ئیتر کاسبی دەکەن و کاتێک کاسبیش دەکەن ئیتر بەشی ڕکەبەرەکانیان ناهێڵن ئیتر. و بابەتێکی دیکە وەکوتم مەسەلەی کولتوریە، یعنی کۆمەلگای تورکیا هەتاوەکو چەند ساڵی پێش ئێستاش بەردەوام کچ و کۆڕ دەچوونە ناو مەلەوانگا، ئیتر بەیەکەوە مەلەوانیان دەکرد و یانیش لەسەر دەریاکاندان بەیەکەوە مەلەوانیان دەکرد، یعنی کێشەیەک لەو بارەیەوە نەبوو. بەڵام ئێستاکە من ئەدڤۆکاتێک ینی پارێزەرێکی تورک دەناسم، کەسێکی لیبرالە سیکولارە، کەسێکە پێم وانییە کێشەی تائیفی و ئەتنیکی لەگەڵ هیچ میلەتێک هەبێ، کێشەی کللتوری هەبێ. بەڵام ئەیگوت کاکیوە تەماشاکە من
پێشتر لەگەڵ کچەکەمان بە شۆرت بە جلێکی تەنگ دەچوینە دەرەوە هیچ کێشەیەک نەبوو دەچوینە مەلەوانگە یان بازار هیچ کێشەیەک نەبوو ئێستا کە کچەکەم کە دەیەوێ بچێتە دەرەوە ئیتر 40-50 کوڕی سووری بە دوای دەکەون فیتەی بۆ لێ ئەدەن ئیتر کچەکەشم ناچاروە وەکو ئەوانی دیکە هەموو لەشی خۆی کردوتە مەحەجەبە وەکو منزەڵی دۆڵمەی پێچراوی لێ هاتووە بەو شێوەیە نەبێ ناوێری بچێتە دەرەوە ئێتخوا ئەمە حاڵە ئێستاکە لەو ماوەیەدا هەرچ لایەنێک حتا لایەنی ئاکپارتیش کە دەچێتە ناو میلەت یەکەمین پرسیار کە لی دەکەن چی لە پەنابارانی سووریا دەکەن چۆن ئەو پەنابرانەمان لە کۆڵ دەکەنەوە ئیتر دەوڵەتی تورکیایتر لە خەون و خەیاڵی ئەوەدا بوو کە نیوەی باکووری سووریا بە تەواوەتی داگیر بکاوە لەوێ کامپ دروست بکاو ئەو پەنابەرانە لەوێ دامەزرێنێ بۆ ئەوەی کێشەکەیان لە کۆڵ بێتەوە وا دیارە ئەمەی بۆ نەچوە سەر لە هەندێک شوێندا گلۆپی سەوزیان بۆ هەڵکردن لە ئافرین و لە سەرەکانی ئەوانە لە ئیدلیبیشانە جەرابلوس و ئەلبابیشیان بە خۆیان داگیر کرد بەڵام تەماشا دەکەین کێشە سەرچەکە لەوێ هەیە ئەوە لە دوێنێ بەدواوە دەیان ئاڵای تورکیا دەیان دام و دەستگای تورکیا سووتێنراوە دەیان ڕسمی ئەردۆغان و ئەتا تورک سووتێنراوە و هیچ ماشێنێکی سەربازی تورکیا ناتوانێت بەناو شەقامەکاندا بەناو ئەو ناوچانەدا بچێ و بێ ئەوە وای کردووە کە دەوڵەتی تورکیا زۆر نیگەران بێ و ئەمە خزمەت بە چی دەکا دەبێ ئەوەمان لەبەرچاو بێ وا دیارە ئیتر لەبەر ئەوەی ڕەجەب تایب ئەردۆغان لە هەڵبژاردندا دۆڕاندی و پێی وایە بەشێک لە دۆڕانەکەی جگە لە مەسلەی ئابووریەوە مەسلەی ئابووریش پەیوەندی بە سیاسەتە هەڵەکانی دەوڵەتی تورکیاوە هەیە لە سووریا لە بۆ هەندێک ئیتر هەڵسا ئیتر بە شەڕ ئەسەدی گوت کە پێشتری گۆ قاتیل ئەسەد بە قاتیل ئەسەدی گوت دۆستم ئەسەد بەڕێز ئەسەد کاوەرە بەیەکەوە دابنیشین و ئاشت ببینەوە ئیتر لە ماوەی 24 ساعتدا ئەو قاتیلە گەورەیە بووە دۆستی ئەردۆغان ئیتر بەڵام بەشار ئەسەد کەسێکە سەرباری ئەوەی تند و تیژە دیکتاتۆرە ئەمە بە هەمووی بەڵام لەسەر مەسلەی خاک لەسەر مەسلەی سیادەی دەوڵەت سەروەری دەوڵەت کەسێکی زۆر مەبدەئی و بە پرەنسیپە بەردەوام باس لەوە دەکا کەسانێک کە وڵاتی ئێمەیان داگیر کردبێ ئێمە لەگەڵ یان دانانیشین ئێمە لەگەڵ داگیرکرد دانانیشین جا ئەمریکی دەبێ و یانیش تورکی دەبێ ئێمە لەگەڵ یان دانانیشین بە هیچ شێوەیەک ئەوان کەینێ ویستیان دەربچن بەڵێنیاندا کە دەردەچن و یانیش کەینێ دەرچوون وڵاتی ئێمەیان بەزێشت ئێمە ئەتوانی لەگەڵیان دانیشین بەڵام ئەمە کۆمەلگای تورکی ئۆپۆزیسیۆنی تورکیای دڵخۆش کرد بەمە بەڵام کۆمەڵێک لایەن هەنا پێیان ناخۆش ئەمە بەگشتی ئەو 5 ملیۆنەی پەنابەری سووریا لە تورکیا پێیان ناخۆشە یعنی پەنابەرێک کە منداڵەکانی لەوێ لە دایک بوون کاری لەوێ ڕێستۆرانتی کردوتەوە بۆ بگەڕێتەوە سووریا مناڵەکانی فێری تورکی بوونە لەوێ خوێندویانە کار و کاسیبیەکەی هەموو لەوێ لە حاڵەتێکدا لە سووریا ئێستا هیچ شتێک نییە یعنی زەمینەی ئەوە نییە تۆ دوکانێک بکەیەوە دوکانی شت کردەوە پارەشت هەبوو ئیتر کڕگارت نییە خۆی لە خۆیدا پیشە سازی و ئیندوستری بە تەواوەتی پەکی کەوتووە و وشکایی هەیە لە سووریادا ئیتر کشتتوکاڵیش وەکو پێشان بەڕێوە ناچێت لەو حاڵەتەدا ئیتر گەڕانەوەی ئەمانە زۆر زەحمەتە ئەمە یەک لەلایەکی دیکە لایەنە چەکدارەکان چۆن بگەڕێنەوە دوو لایەنی چەکدارمان هەیە لایەنێکیان جیهادیەکانی ئیدلیبن من پێشتریش باسم لەوە کردووە تەحلیلێکی زۆر غەڵەتە ئەمانە و جەیشی حڕ و یانیش ئوسۆ کە ئێستا کە تورکیا ناوی کردوتە سوپای میلی ئەمانە تێکەڵی یەکتر بکرین ئەمانە دوو بەرەی زۆر لە یەکتری جیاوازن سوپای جەیش الحڕ سوپای سووریای ئازاد لە ناو کەوانەدا ئەمانە بەڵێ سەر بە تورکیانە بەڵام لە ناوە خۆیاندا سەدان گروپن و بەردەوام کێشمەکێشیان هەیە لەسەر دزی و تاڵان و غەنیمەتدا
و بەردەوام کێشەیان هەیە لەسەر مەسەلەی هیرارشی کێ سەرۆکە کێ بەکێوە بەستراوەتەوە کێ ئەمر دەکا کێ ئەمر جێبەجێ دەکا کێ تعلیمات دەدا لەو بارێدا کێشەی زۆر زۆر ئاڵۆز و زۆر زۆر گەورە هەیە تورکیا ئەکادیمیای سەربازیشی کردەوە بەڵام هیچ کەڵکی نەبوو ئەمە لەلایەکی دیکە جیهادستانی ئیدلیبمان هەیە جیهادستانی ئیدلیب من پێشتریش باسم کردووە کانسێری ناتۆ و ئەمریکایە کانسێری MI6 و CIA لەناو سووریادا دژ بە ڕژێمی بەشار ئەسەد دژ بە رووسیا و ئەمانە بە هیچ شێوەیەک لە ژێر کاریگەری دەوڵەتی تورکیا دانین بەڵام سنوورێکیان هەیە سنوورێکی زۆر زۆر گەورەی نێودەوڵەتیان هەیە و ئەو سنوورە لە دەستی هەیئەتور تەحریر شامدایە لەوێوە ئازوقەی نەتەوە یەکگرتووەکان دەگاتە هەموو سووریا و ئەو دەواازەیە بەیەکەوە دەپارێزن تاقە شتێک کە پەیوەندیەکانی هەیئەت تەحریر شام و حکوومەتی ئیدلیب و دەوڵەتی تورکیا هەیە ئەوەیە کاتێک رووسیا و سووریا و ئێران بیان هەوێ هێرشێک بکەنە سەر ئیدلیب ئێتر تورکیا هەموو چەک و تەقەمەنیەکانی کۆ دەکاتەوە لەوێ جوولە بە سوپاکەی خۆی دەکا ڕێگا دەگرێت لەوەی کە هێرش بکرێتە سەر ئیدلیب و لە ڕێگای دیپلۆماسی و عسکەری و سیاسیەوە ئیتر هەوڵەدا ڕێگای لێ بگرێت بەڵام ئەوەش بە تعلیماتی ناتۆ دەکا بە تعلیماتی MI6 و CIA دەکا چونکە پێمان وانە بێ دەوڵەتی تورکیا و ئەردۆغان کێشەی زۆر گەوریان هەیە لەگەڵ ناتۆ بێگومان بەڵام لە هەمان کاتدا لە بۆ ناتۆ لە قەفقاسیا لە دەریای ڕەش لە سووریا لە لیبیا لە زۆر شوێنی دیکە کاری باشیش لە بۆ ناتۆ دەکەن بە تایبەتی لە ئاسیا کە تەماشا دەکەین ئەرمەنستانیان لە دەستی رووسیا بە تەواوەتی دەرهێنا خستیانە باوەشی ناتۆ و فەڕەنسا ویانیش ئەمریکا لە هەمان کاتدا تەماشا دەکەی لە یۆناان هەر کاتێک یۆناان تهدید دەکات یۆناان ئەوەندە زیاتر ئەچێتە باوەشی ناو ئەمریکا هەر کاتێک کوردەکان لە سووریا تهدید دەکات کوردەکان ئەمەنە زیاتر دەستنە نزیکی ئەمریکا کەواتە ئەوەی ئەردۆغان لە بۆ ئەمریکا و ناتۆ دەکا بەڕاستی کەم نییە لەو ماوەیەدا دەبێت ئینسان ئەمە ببینێ بەڵام هەیئەت تەحریر شام و جیهادیەکانی ئیدلیب مرۆڤ ناتوانێت بڵێ لە ژێر کۆنتڕۆلی تورکیادان ئەو هەوڵەی تورکیا بۆ ئاشبوونەوە لەگەڵ سووریا بەر لە هەر شتێک ئەمانە دەترسێنێ و ئەمانە دەتوانن پەچی بخەن و ئەمریکا دەتوانێت لە ڕێگەی ئەوانە پەچی بخە ئەگەر بیهەوێ ویانیش بەریتانیا ئەتوانێت پەچی بخە ئیتر بۆیە تەماشا دەکەن ئێستا کە زۆربەی زۆری تەحلیلەکان باس لەوە دەکەن کە ئەکرێ دەوڵەتی سووریا دەستی هەبێ لە خۆ پیشاندانەنا ویانیش ئەکرێ ئەو جیهادیانە و ئۆپۆزیسیۆنی سووریا کە نزیکی تورکیان ئەوانەش دەستیان هەبێت چونکە ئەمانە بەو کارە بێزار دەبن پێیان ناخۆشە هەر سەربازێکی بەکرێگیریا و 500-600 دلاری پێدەدرێت لە مانگێکدا بەبێەوەی هیچ کار بکە ئەوە لە کاتێکدا موچەی فەرمانبەران لە دیمەشق 50 دلارە باشە چۆن ئەمە بگەڕێتەوە سووریا چۆن ئەمە ئەگەر هاتو سووریا و تورکیا ڕێککەوتن چۆن ئەمانە داخلی پرۆسی سیاسی و عسکەری سووریا بکرێن لە کاتێکدا سووریا ئەمانە بە تیرۆریست دەزانێت یعنی سووریا هەتاوەکو ئێستا هیچ جیهەتێکی سووریا نزیک دەوڵەتدا هێزەکانی سووریای دیموکراتی بە تیرۆریست نازانێت بەڵکو زیاتر چەمکی الانفصالیون یعنی جوداخواز بەکاردێنێ ئەو جوداخوازیەش لە بۆ هەندێک بەکاردێنێ لەبەر ئەوەی پێی وایە لە هەندێک شوێندا دام و دەستگاکانی سووریا دەرکراون وەکو لە دێرک و لە هەندێک شوێنی قامیشلولو و لە هەندێک شوێنی حەسەکە و لە کوبانی و ئەوانە ڕێگا نادەن ئەو دام و دەستگایانە لەوێ کار بکەن بەڵام هەندێک دام و دەستگاش هەن و لە بۆ هەندێک ئیتر خۆسەری دیموکراتی و دەوڵەتی سووریا هەوڵیان داوە خاڵێکی هاوبەش بدۆزنەوە ئەویش فڕۆکەخانەی نێودەوڵەتی سووریایە لە قامیشلی ئەو فڕۆکەخانەیە دەوروبەری هەمووی
گیراوە بە هێزەکانی سووریای دیموکراتی، بەڵام لەناو فڕۆکەخانە هێزەکانی سووریا هەن و بۆ نمونە هەر کاتێک نمونە کاتێک قوتابخانەکان تەواو دەبن لاپەڕە و کاغەزەکان تاقیکردنەوەکان دەبێ بچنە دیمەشق بۆ ئەوەی وەزیری پەروەردە ئیمزای لەسەر بکە، ئەوە لەکوێ ئەچێ؟ لە فڕۆکەخانەی دیمەشق ئەچێ. بەڵام هەتا وەکو دەگەیە فڕۆکەخانەی دیمەشق ئەو هەموو ئۆتۆمبیلانە لە بازگەکانی هێزەکانی سووریای دیموکراتیکدا تێدەپەڕ. یعنی ئەمە هاوسنگێکەیە، بەڵام سووریا پێی وایە ئەمە کەمە لە بۆ هەندێش ئاڵێ ئەلئینفیساڵیون جوداخواز، یعنی ئێوە جوداخوازن، دەوڵەتتان کردوتە دوو پارچە ڕێگە نادەن دام و دەستگاکانی دەوڵەت لەو شوێنە کار بکەن. ئەگەر نا سووریا وشەی تیرۆریست و شتیوە بەکار ناهێنێ. هەندێک لایەنی نزیکی سووریا هەندێک جار چەمکی پرۆکسیش بەکاردێنن لەبەر ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک موچە ویانیش یارمەتی لە ئەمریکا وەردەگرن، بەڵام ئەوەش زۆر زۆر کەمە. بەڵام دەوڵەتی سووریا پێی وایە 100% هەموو هێزەکانی سەربازی ئۆپۆزیۆن ئەوانەی چەرچیان بەدەستە و لە نزیکی تورکیان وانش لە نزیکی تورکیانی ئەمانە هەر هەمویان تیرۆریستن و بە پێی دەستوری سووریاشدا ناتبێ دەوڵەت بە هیچ شێوەیەک لەگەڵ تیرۆریستەکاندا دابنیشێ. کەواتەش ئەمەش کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. ئیتر تورکیا کەوتۆتە ناو چەقبەستویەکی زۆر زۆر گەورە، لەلایەک گوشارێکی زۆر زۆر لەسەر ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە بۆ ئەوەی کێشەی پەنابەرانی سووریا چارەسەر بکە، لەلایەکی دیکەشدا ئەو جیهەتانەی لەناو ئۆپۆزیسیۆندان بە جیهادیەکانیشەوە کە لەناو ئۆپۆزیسیۆنی سەر بە تورکیادانی ئەمانە بە هیچ شێوەیەک ئەمەیان قبول نییە و پێ ناچێ لایەنە ئیستیخباراتیەکانی وەکو MI6 و CIAش ئەمەیان پێخۆش بێ. یعنی تەماشا بکەن جۆڵانی سەرۆکی هەیئەت التەحریر الشام کە بە یەکێک لە سەرۆکە گەورەکانی جیهادیستان دادەنرێ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕاستیدا، ینی پاشماوەی و یانیش ئەتوانین بڵێن جێگرەوەی بنلادنەکە بە شێوەیەکی دیکە بە ئاشکرا لە ناو بازاڕی ئیدلیب بە فانیلەیەکی ڕەش لەگەڵ ڕۆژنامە نووسی گاردیان دەگەڕێ و ریپۆرتاژ دەکە. یعنی ئەمە بەسە بۆ ئەوەی بڵێن MI6 چەند لە پشت ئەو جیهادستانەیەوە هەر کاتێک بیهێوێت چۆن ئەتوانێ پرۆسەی لێک نزیک بوونەوەی سووریا و تورکیا پەک بخە. بێگومان ئەمریکا و ئێران و رووسیا و عراق و سووریا و ئەمانە دەیان هەوێ ئارامیەک هەبێ لە بۆ هەندێش لە ئایندێدا کەی نییە ڕۆژەکەی نازانم، بەڵام ئەو زانیاریە لە جیرفانی مندایە کە کۆبوونەوەی بەغدا ساز دەکرێت نێوان سووریا و تورکیادا و بەغدا ئەم کۆبوونەوەیە ڕێک دەخە. بێگومان ئەمە بەبێ رووسیا نابێ و ئەمە بەبێ ئێرانیش نابێت چونکە لە بەغدادا دەکرێت، بەڵام ئێران کێشەی دیکەی لە عراق لەگەڵ تورکیادا هەیە، ئەمەیان بابەتێکی جیاوازترە. ئێستاکە ئیتر تەماشا دەکەین مەبەست لەو بەرنامەیەشدا ئەمەیە ئەم ئاڵۆزیانەی ئێستا هەن کە هەموو پەنابەرانی سووریا لەناو خۆی تورکیا و لەناو خۆی سووریادا لەناو خۆی سووریا مەبەستم ئەو شوێنانە کە تورکیا داگیری کردوونە لە ناو ڕاپەڕینێکی زۆر زۆر گەورەدان دژ بە دام و دەستگەکانی دەوڵەتی تورکیا و ئەمە خزمەت بەچی دەکا؟ خزمەت بەوە دەکا کە دەستی ئەردۆغان لەسەر مێزەکەی بەشار ئەسەددا لە بۆ گفتوگۆکردن زۆر 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 لاواز و کورتتر بێ. ئیتر ئەوە خزمەت بە سووریا دەکا و سووریا هیچ پەلەی نییە لەمەدا. بۆ پەلەی هەبێ سووریا چی بکە لەو هەموو پەنابەرانە؟ ناتوانێت بە خێویان بکە، سیستەمی کاری نییە، چۆن ئەتوانێ کاریان بۆ بدۆزێتەوە؟ پاشان ئەمانە چۆن ئەکرێ ئاوێتەی سەر لە نوێ سیستەمی سووریا بکرێن کە شەڕیان لە بەرامبەر سووریادا کردووە. وەکووتم لە تورکیادا کچێک ناتوانێت بەجلێکی ئاسایی بچێتە دەرەوە، کەواتە چۆن ئەکرێ ئەمانە لە ناو سووریادا تەحمل بکرێن؟ ئەمە کارێکی زۆر زۆر سەختە لە بۆ هەندێک پەلەی نییە و کاتێک تورکەکان بە سووریا دەڵێن ئێمە
کێشەمان هەیە 5 میلیۆن پەنابەر لە هەمان کاتدا ئێمە ژمارەیەکی زۆر لە چەکدارانمان هەیە وەرن چارەسەرێک بدۆزنەوە سووریەکان پێیاندن ئەوە کێشەیە منی ئەوە کێشەی خۆتانە خۆتان دروستان کرد خۆتانیش بەرپرسیارەتەکەی هەڵبگرن و خۆتانیش چارەسەری بکەن ئیتر ئەمە پێمان دەڵێ هەر کەسێک بی هەوێ ئەلغام و مین لە ناو ماڵی کەسێکی دیکەدا بچێنێ بە تەنیا بە خاوەن ماڵدا ناتەقێتەوە بەڵکو بە خاوەنی ئەو کەسش دەتەقێتەوە کەمینەکەی لەوێ چاندووە و دایناوە جا ئەمە هەر هێزێک دەبێ ببێ ویستم بە کورتی ئەمەتان پێشکەش بکەم لەسەر ڕەوشی سووریا وا دیارە خۆی لە خۆیدا نزیک بوونەوەی سووریا و تورکیا بابەتێکی گرنگە ناتوانێت بە بچووک تەماشای بکەن چونکە بۆتە ڕۆژەڤ هەر بابەتێکیش بووە ڕۆژەڤ لە دواییدا بمانەوێ و نەمانەوێ ئیتر پەلەپەلیتیا بێ یانیش بە خاو و خلیسکی بێ لە دوای ئەوەدا کۆمەڵێک کردار دێن مەبەستمان لە کۆمەڵێک کردار ئیتر گفتوگۆی سووریا و تورکیا بمانەوێ و نەمانەوێ دەست پێ دەکا بەڵام ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە پرۆسەیەک نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و مانگێک و دوو مانگان چارەسەر بێ مەسەرەن نمونەیەکتان بۆ بێنم سووریا ئەڵێتن با سوپای تورکیا بکشێتەوە بەڵام ئایا سوپای تورکیا لە ناوچەی سەرەکانی لە ناوچەی ئافرین ئەگەر بێت و کشایەوە تەسلیمی سوپای سووریای کرد سووریا ئەتوانێت تحملی ئەوە بکاتن کە بچێتەوە یەکسەر لە ماوەی 24 سعاتدا ئیداری ئافرین بکە نەخێر یعنی چەندین ساڵ پێش ئێستا لە دارە لە ناوچەی دارە ئۆپەراسیۆنیان کرد هەموو جیهادیەکانیان سڕیەوە رووسیا و سووریا و ئێران و حیزبوڵڵا هەموو جیهادەکانیان سڕیەوە ئیتر سوپای سووریا لە هەمووی حاکم بوو خەڵکەکەش لەوێ بوو ئەم جارە لە نێوان خەڵکی ئاسایی و سوپای سووریادا شەڕێکی زۆر زۆر گەورە دروست بوو هەتاوە کوێستاش درێژەی هەیە ناتوانێت ئیدارە بکە قەیران دروست دەبێ چونکە ئەو خەڵکە فێری پەروەردەیەک بووە ئەو خەڵکە لە ناو جیهادیەکان ژیاوە و ئەو خەڵکە ڕژێمی سووریای قبول نییە ڕژێمی سووریاش ئەگەر وەکو جاران بێ ئەمە زۆر زۆر زەحمەتە بتوانێ ئیدارەی ئەمە بکە بۆیە شتەکان بە ڕەش و سپی بەڕێوە ناچن ئەم پێم وانە حتا دەوڵەتی سووریاش بی هەوێ بە یەک جار سوپای تورکیا بکشێتەوە بەڵکو دەیانەوێ قۆناغ بە قۆناغ لە فلان شوێن بکشێنەوە یانیش لە فلان شوێن وەرن بابەیەکەوە ئیدارەی بکەین بۆ نمونەیەکەتان بۆ بێنەوە ساڵی 1991 کاتێک راپەڕین دروست بوو لە کوردستانی عراق ئیتر 20 ڕۆژێک راپەڕین دروست بوو هەتا کەرکووک چوو پاشان ڕژێمی عراق ڕژێمی بەعز گەڕایەوە هەتا شەقڵاوە لە شەقڵاوە ئیتر بۆ شەڕێکی زۆر زۆر گەورە چەندین تانکی ڕژێمی عراق تێکشکان ئیتر دوای ئەوە مفاوزات و گفتوگۆ دروست بوو هەر لە شەقڵاوە ئیتر مامجەلال چۆبەخدا پاش عودەیان وابزانم عودەی بوویان قسەی بوو ماوەیەک لە شەقڵاوە لە هوتێلێکدا ناتاوەکو مامجال گەڕایەوە ئەمجارە کاک مەسعود چوو و کاک مەسعود ئیتر ماوەیەکی درێژی پێچ و هەر ون بوو کەس نەیدەزانی لەکوێیە دوای ئەوەی گەڕانەوە تەماشامان کرد لەو ناوچانە لە هەولێر و لە سلێمانی و ئەوانە لە هەموو بازگەکاندا پێشمەرگە و سەربازانی عراق بەیەکەوە ئیداری بازگەکانیان دەکرد یعنی سوپا نەیدەتوانیەوە کە سوپا بەخۆی دەیگوتە پێشمەرگە وەرنە ناوشار دوایی ئاسایشی ناوشاریان تەسلیمی ئەوە کرد تەسلیمی پێشمەرگە کرد و دوایی پۆلیسیان تەسلیم کرد و دوای ئەوە ڕۆڵێک و کارێکی سوپای عراق نەما بەخۆیان کشانەوەی بەخۆیان کشانەوەی تر هەموو دام و دەستگاکانیشیان لە کوردستان کشانەوە یعنی ئەمان لە بۆ سووریا شوایە سووریا پێم وانییە بی هەوێ بە جارێک سوپای تورکیا هەمووی بکشێتەوە و کێشەکانی سووریاش لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمە کێشەی دەرەجە دوونە دەرەجەیەک دینە کێشەی سووریا سەرەتا لەگەڵ تورکیا و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیادایە لە ئیدلیبە ئەگەر ئەمانەی چارەسەر کرد ئەتوانی کێشەکانی لەگەڵ سووریای دیموکراتی پێی وایە ئەتوانین چارەسەر بەڵام کەینێ لە کاتێکدا ئەو ڕۆناسبەی ئەمریکا دەکشێتەوە ئەوان لەو قەنەعەتن هەر کاتێک ئەمریکا کشایەوە ئیتر هێزەکانی سووریای دیموکراتی هیچ پشت و پەنایەکی نامینێ بە ناچاری لەسەر مێزەکەی بەشار ئەسەد دادەنیشن و بەشێکی زۆر لە مەرجەکانی قبول دەکەن و سازش دەکەن و بەم شێوەیە کێشەکە چارەسەر دەبێ و یانیش کۆتایی پێدێ
بەڵام بە هیچ شێوەیەک لە ڕێگای شەڕ لە ڕێگای تند و تیژیەوە چارەسەرکردنی کێشەی کورد و هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئەجێندای دەوڵەتی سووریادا بە هیچ شێوەیەک نییە و لە ئەجێندای رووسیاشدا بە هیچ شێوەیەک ئەمە نییە. ویستم بە کورتی ئەمەتان پێشکەش بکەم. سوپاس بۆ ئەوانەی تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون. تکایە ئێهمال مەکەن، لایک بکەن پەخشەکانمان و بڵایی بکەنەوە، شێر بکەن. لە هەمان کاتدا ئەوانەی ئابۆنیان نەکردەوە یانیش ئەوانەی کە دەزانن دۆستەکانیان ئەو کەنەڵە ناناسن و ئابوونەوە یانیش ئیشتراک و یانی سوبسکرایبیان نەکردووە، تکایە چرکە لەسەر بەشی سوبسکرایب بکەن و بۆ ئەوەی بەردەوام گوگل ئاگدارتان بکاتەوە لە کاتێکدا کە پەخشێکی ڕاستە و خۆ یانیش ناڕاستە و خۆمان هەبێ. زۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان. سڵاو و ڕێز، کاتێکی خۆش، سەلامەت.